بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. سۆراغی مێژووی ئەم جارەمان هەروەک درێژە پێدەری سۆراغی مێژووی ڕابردوو کە باسمان لە پەیوەندیەکانی نێوان دین و مێژوو کرد و هەروەها کاریگەری دین بەدیوە پۆزیتیڤ و نێگەتیڤەکەی لە ناو مێژوودا ئەم جارە قسە لەسەر پەیوەندیەکان نێوان فکر و مێژوو دەکەین. ئایا فکر چ کارکردێکیە لە ناو مێژوودا؟ فکر بۆ خۆی چییە؟ کەرەستەکانی فکر کامانن؟ ئایا ململانێ مرۆیەکان لە ناو مێژوودا تا چەند فکر ئاڕاستەی کردووە؟ لەوانەیە ئەگەر بە دیوێکی دیکەدا بیگۆڕین بۆ ناو مێژووی سیاسی کورد تا چەند ململانی و بەریەککەوتنەکان و شکست هاتن و دوهاتنەکان کاریگەری فکر بەسەریدا زاڵ بووە. ئایا فکر تەجاوزی کردووە بۆ سنوورەکانی جەنگ و تەسفێ حسابی جەستەیی یاخود تەنها لە ململانە فکریەکان ئاماوەتەوە؟ ئەمانە کۆمەڵە تەوەری سەرەکی سۆراغی مێژووی ئەم جارەمانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر حەکیم ئەحمەد مامۆسای زانکۆ و توێژەر لە مێژووی ئیسلام، مامۆستا سەلام ناوخۆش توێژەر لە بواری فکری نەتەوەی و ئاینی بەخێربێنەوە دووبارە بۆ سودوی بەرنامەی سۆراغی مێژوو. دکتۆر حەکیم فکر چییە لە ناو مێژوودا؟ یا کاریگەریەک پەیوەندیەکانی نێوان فکر و مێژوو چییە؟ ئەگەر بەر لەوەش بکرێ هەر پێناسەیەکی فکر بکەیت بە کەمێک بە وردی بۆ بینەران ئەوە زیاتر دەکرێت پەیوەندیەکانی نێوان فکر و مێژوو دەستنیشان بکەین. سەرەتا بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، فکر یاخود هزر بیر دەتوانین بڵێن بریتە لە بەرهەمی عەقڵ، زادەی عەقڵە بەکار دەهێنرێ بۆ خوێندنەوەی دیاردەیەک بۆ چارەسەرکردنی کێشەیەک یاخود بۆ بەراوردکاری لێوان دووشت بە مەبەستی گەیشتن بە چارەسەرکردنێک یاخود بۆ ئەوەی کەوا بگەیە ئەنجامێک بۆ خوێندنەوەی ئەو بابەتە شێوازە بڵێن سادە و بەسیتەکەی کەواتە فکر نیتاجی عەقڵە. ئەوە ئینسانە لە ڕێگەی کاریگەری بابەتەکان و دەرەکیەکان خوێندنەوەی جیاواز دەکات بۆ شتەکان. طبعاً لە مێژوودا فکر حزوڕێکی زۆر دیاری هەیە تا ئەو ڕادەیەی هەندێک لە فیلسوفان و لە مێژوونووسان وا پێناسەی مێژوو دەکەن، دەڵێن مێژوو بریتیە یاخود دەڵێن مێژوو سەر تاپای بریتە لە مێژووی فکر. مێژوو سەر تاپای بریتیە لە مێژووی فکر، واتە تا ئێمە فکرەکان نەخوێنینەوە، تا ئێمە فکرەکان نەناسین، ناتوانین دە ڕووداوەکان تێبگەین، ناتوانین ڕووداوەکان لێک بدەینەوە و تەفسیریان بۆ بکەین. ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی تەمان کە فکر بە هەموو بڵێن لانەکانی فکری ئاینیە، فکری نەتەوەییە، فکری کۆمەڵایەتیە، فکری ئابووریە، هەموو بڵێن لانەکان دەگرێتەوە. گرنگ ئەوەیە ئێمە هەست بەوە بکەین کە ئەوەی مێژوو دەجوڵێنێت، ئەوەی کە مێژوو ئاراستە دەکات فکرە. لەبەر ئەوەی کەسێک دەسەڵاتدارێک ئینسانێک کاتێکەوە کارێک ئەنجام دەدا، کارێکی مێژووی ئەنجام دەدا، ئیتر ئەو کارە بچووک بیان گەورە، بە تایبەتی کارە زۆر گەورەکان، ئەوە ئینتاج و یاخود بڕێن ڕنگدانەوەی ئەو فکرەیە کەەوە هەڵی گرتووە. ئەکرێ بڵێن لەبەرەوەی بەشێکی ڕووداوەکانی ناو مێژوو جیاواز لە ڕووداوە سروشتیەکان و دەرەکیەکان لە دەرەوەی ئیرادەی مرۆڤ، ئەوەی کە مرۆڤ ئەنجامیان مادام مرۆڤ کارکتەری ناو ڕووداوەکانی مێژوو بێ ڕاستە و خۆ فکر حزوری هەبێ لە ناو مێژوودا. بە دڵنیاییەوە هەموو ڕووداوە مێژوویەکان فکر حزورێکی تاوی هەیە. ئێمە ئەو فکرە نابینین، بەڵام ئێمە بەرجەستەبوونەکە دەبینین لە کەسەکان و لە بڵێن ڕووی دەرەوەی فکرەکە، لە ئەدەواتەکان، لە کەرەستەکان، بەڵام خودی فکرەکە ئەوە ئەسڵەکە بڵێن بنچینەکە فکرەکەیەکەوە ڕۆلی کاریگەری هەیە. بەڵێ مامۆستا سەلام، دیدێکی تر هەیە بۆ پەیوەندیەکانی نێوان فکر و مێژوو؟ ئایەوە ڕوانینێکی دیکەتان هەیە یاخود هەروەکو وتمان مادام مرۆڤەکان کارکتەری ناو ڕووداوەکانی مێژوو بن ئەکرێ مرۆڤ لە هەرکوێ هەبوو فکر لەوێ بوونی هەبێ؟ خۆی گەورم فکر وەک بڵێن ئەگەر ڕووداوەکانی مێژوو وەرگرین قسەیەکی ئەفلاتۆن هەیە درێ لە پاش هەر ڕووداوێک هەر وشەیەک هزرێکەیە، هیچ شتێکی لە خۆران نابێت. تۆ گەر باسی لە دانیشتنەچێەوە تۆ باسی شۆڕش بکەیت، تۆ لە پشت کەلیمەی شۆڕش چ دەبینیت؟ باسی هەر شتێکی لە هەوی بە خەیاڵتەدا دێت تۆ باسی بکەیت هزرێک لەوێ ئامادەجی هەیە. بەڵام هزر تا هزر با بڵێن هەموو هزرێک هزر نییە، یعنی چۆن ئەوانەی کە بیر دەکەنەوە خی گەورە زۆر تاکیل لەسەرەوە دەکات برێ ئەم کەسانە زیاتر بە مرۆڤ دەچوێنێت، ئەوانە یەتەفەکەڕون یعقیلون ئەولو الألباب، ئەوانە چالەکێکی فکریان هەیە لای خۆیانەوە وا دەکات با بڵێن بجوولێ ئاراستەی ڕووداوەکان بە ئاراستەیەکدا بە ئەگەر کێشەیەکی هەبوو لە تێگەشتنی دەقێکی ئاینی
ئەگەر بیری کردەوە بەسەر ئەم کێشەدا زاڵ دەبێت بۆیە تۆ ئەگەر لەلایەنی مێژووەش تەماشا بکەیتێ ئێمە دوو مێژوومان هەیە با بڵێن هەموو مێژووەکان چ مێژووی کۆن و چ مێژووی ئیسلامی و چ مێژووی ئەوروپی و نوێ و هاوچەر خۆوانە هەردووچیان لەسەر دوو ئاراستە ئەگەر بێت تەماشایان بکەین ئاراستەی تەبەڕی ئەوەی کە تەبەڕی هەر هەمووی جێرانەوە بووە حتا با بڵێن دروستبوونی ئیبن خەلدون لەو فکر لەم جێرانەوەیدا تەواو نییە یان چونکە ڕووداوەکان تەواو دروست نین ئەو ڕووداوانین لەو تەبەری هەن یعنی ئەکرێ بڕیاریش بدرێت لە تەواوی و ناتەواوی فکر زانی بۆچی چۆکە ئێستا ئەوەی کە لەسەر تەبەری کراوە تەبەری بەناو کتێبێکی ئیسلامیە قسە لەسەر مێژووی ئیسلامی دەکات بەڵام هەندە جاران بۆتە سەر ئێشە بۆ مسلمانەکان چونکە تەبەری پەیڕەوی میتۆدی جێرانەوەی کردیە هەرچی گوێ لێ بووە هەمووی داڕشتووە ئەم هەموو جێرانەوەوانە خۆشی هێمای بۆ پێشکی ئەو چێشەکەیە تۆ توێژەر نابێت وابێت یعنی نابێت هەموو با بڵێن پارادۆکسەکان ینی شتە جیاوازەکان پێکەوە لە قالبێکە کۆ بکرێنەوە چۆن مەسەرەن لە مرۆڤ ئیمان و کفر پێکۆکۆ ناکرێتەوە ئەم ڕووداوانش زۆر جاران سەر ئێشەیەکی زۆر گەورەیان بۆ توێژەر دروست کردووە چونکە ڕووداوی وای تێدا بە هیچ جۆرە دەقی قورئان قبولی ناکات کێشە ئیسلامیەکان قبولی ناکەن چونکە ئەم جێرانەوە لەوانە لە فلان کەسی جێلێ بۆ لە فلان کەسیتر ئەمە کێشەیەکی دروست کردووە لەوانێت تاکو ئەمڕۆ وجودیە بێ بەڵام ئەوەی ابن خەلدون بەڕاستی لە ابن خەلدونەوە بگرە تۆ هەست بە بوونی فکر دەکەیت لە نووسینەوەی مێژوەکەی هەست بە فکر دەکەیت لە با بڵێن شرۆڤەکردنی ڕووداوەکانی مێژوو خۆ چۆن ابن خەلدون شتێکی لە تەبەری زیاتر نەکردووە لە ئەوانی پێشەخۆی زیاتری نەکرد بەڵام ئەو لێرە لە پاش لێکدانەوەی کردووە ئەوەی تەبەری هیچێک لە میتۆدا هەبوونی میتۆدکاری بەڕاستی مانەی هەبوونی هێزر لە ڕووداوەکان دەگەێت لە شرۆڤەکردنەکە دەگەێت بەڵام ئەوەی تەبەری وەگوتم ئێستا بۆ هیچ با بڵێن ئەوانی ئەو لایەنانەی کەس خۆیان بە سکولار دەزانن هیچ کێشەیەکیان لەسەر ابن خەلدون نییە بەڵام بۆچی کێشەیان لەسەر با بڵێن تەبەری هەیە بۆی با بڵێن توێژەرێکی ئیسلامی پێبشتێنەوە بڵێن ئەمە لە تەبەریمەوە گرتووە لە لاپەراوەندە لە تەبەری وەی گیراوە کەچی ڕووداوەکەش ڕاست نییە چونکە بەڕاستی میتۆدکاری بەو شێوە شۆڕەبەکاری تێدا نییە. بەڵێ دکتۆر حەکیم ئەگەر تەعقیبێک شێبێ لە قسەکانی مامۆستا سەلام با من بە دیوێ کا تەعقیبەکەی تۆ لای خۆشم بۆ بە جێگەی پرسیار ئایا ناتەواوی لە فکردا بۆ خۆی پرسیار لەسەر خودی فکر دروستەکە یاخود فکر ئاڕاستەیەکی خۆی هەیە و ناتەواوی و تەواویەکانی وەکو بەڕێزی هێمای بۆکرێت میتۆد بڕیاری لێبە. بەڵێ سەرەتا ئەوەی مامۆستا باسی کرد هەڵبەت من ببوورە یەکسەر ئەگەڕێمەوە بە حکمی ناوەڕۆکی بەرنامەکە بۆ ناو سیاقی مێژوو. بەڵێ ناوی مێژونووس تەبەری هینە مێژونووسە کۆنەکان مێژونووسەکانی مێژووی ئیسلامی بەگشتی ئەوانە زیاتر کۆکەرەوە بوون ینی هەستان بە کۆکردنەوەی ڕێواتەکان جیاوازەکان سەبارەت بە ڕووداوێکی دیاریکراو واتە ئەوان کەم خۆیان لەوەدا کەڵبستن بە شرۆڤەکردن و بەشیکردنەوە و بە لێکدانەوەی ڕووداوەکان ئەوە حاڵەتێکە تەمان ئەوەی تەبەری خۆشی کە لە پێشی باسی دەکا بەڵام ئیشی زۆر گەورەی کرێت تەبەری ڕاست هەموو ڕێواتەکان بۆ مەهینا ئەوە شتێکی زۆر باشە ئێمە دەتوانین بۆ توێژەری خۆ تەبەری باحث نەبووە تەبەری مؤرخ بووە مێژووی نووسیتەوە بەڵام میتۆدێکی سەربەخۆی خۆی هەبوو بەڵێت میتۆدەکە سەربەخۆیەکەی هەستەوە بە کۆکردنەوەی ئەو ڕێواتانەکە بیستوتی لە باش و خراپ ڕاست و ناڕاست لەسەر چاوەی جیاواز و بۆ ئێمە زۆر باشە وەکو مستەودع خوێندنەوەشی بۆ کردووە کەم وهەیەکەوە خۆی لەوەکان دابی زیاتر دەڵێ ئەو من خسومەتە ڕوو ئەوم جێلێ بووە ئەوەی کە بیستمەوە ئەم نووسیەوە ئیتر مەسلەی لێکدانەوە و ڕاست و ناڕاستی دەوەستە سەر ئەستۆی ئەو کەسانێکی ژێڕایتیانەوە خۆی لێ تەبریئە کردووە خۆی لێ بەبری کردووە من ئیبن خەلدونم بەستم تەبەریە ببووە بەستم تەبەریە جێرانەوەیە ئەوهای کردووە بەڵام زۆر باشە کە ئەو وەکووەتە کۆگەیەک لە ڕیوایات بۆ توێژەری ئەو سەردەمە زۆر گرنگە بۆی کەوە فکری خۆی بەکاربیێنی وەکو دەڵێ ئیعمال العەقل بەکارهێنانی عەقلی خۆی و بەکارهێنانی فکری خۆی بۆی ئەوانە بەراورد بکە بزانی کامیان ڕاستترە کامیان لە ڕاستیەوە نزیکترە احتیمال لە ڕووداوێک دەڕیواتی هێنایتەوە
لەو ڕێواتان لەوانە هیچیان ڕاستدەم لەوانەیەکیان ڕاستبی لەوانە دویان لە ڕاستی نزیک تۆش کۆکی لەگەڵەوە بۆ چوونەی مامۆستا سەلام بەڵێ بەڵام نابێت لەی ئەوەی لێ بکەین بڵێن ئەو بۆ ئەوها بووە سەردەمی خۆی ئەوها بووە و شتێکی هەیە تەبەڕی بەڕاستی لە تەفسیرەکەشی زۆر شتی هینا لێکدانەوەی هینا مالعلم تەفسیرەکە تەفسیرێکی بەناوبانگە بەڵام زۆر شتی هیناکەوە تەفسیری هەندێک ئاتەکانی کردیا بەڕاستی کەوتوتە هەڵی زۆر گەورەوە بەخۆ بە لێکدانەوەی خۆی ئێمەش ئەمڕۆ دەین ناتوانین ینی بین لێکداناوە تەفسیرەکەی ئەو یا خۆ مێژوەکەی ئەو وەکو خۆی بەوەری بگرین و باوەڕی پێ بکەین بەڵام ئێمە بورە دکتۆر ئەگەر بێن بە قۆناغبەندی مێژووەری بگرین هەس ناکەی بابەتەکانی تەبەری ئەگەر ئێمە وەکو کەرەستەیەکی خاولەی بڕواین و ئێستا پیشەسازیێکی یا لە دوای خۆی لێ دروست بکرێ هەست ناکەی کەرەستەیەکی باشی بەهێزە لە بەردەم مێژوو نووساوەکو میتۆد و هەمووەکو فکریش کە ئەتوانێت خوێندنەوەکی فکری جیاوازتری بەڵام بەستم ئەوە بووە بگەم ئەو ئەنجامە بەڕاستی کەرەستێکی زۆری بۆ بەجێهێشتوین بەڵام ئەوە ئێمەین توێژەرانی ئەو سەردەمان کە پێویستە لە سەر هەڵبەستن بە لە بێژنگدانی ئەو ڕێواتانە وەجیاکردنەوەی الغوث والسمين من راس ناراس ياخذ من درس نادرستي طبعا اول شيء مش نسبي ورجعيه توجراني اورو لا شيء نيجاتيفي او بلان نسنا كان تبري اويا هستاون بجا قلب جير كردني كما روايات كبرجواندي لقدانو فكري اواني تدا هليان بجاردوا ودي كان بلغيكو اسنايد كان سر بو اويكا واي بيشاندن كميجو استعمال بو شوازه بوا لو اسان ترنيا یەکێک بیەوێ کە مێژوێک تەشویکە و بشێوێنی هەڵبستی بە شێوەیەکی ئینتیقائی بژاردن لێ ببژێری ئەوەی کە لەگەڵ بۆچوونی ئەو فکری ئەو دەگونجێ بینوسی و بیخاتە ڕوو ئەوی دیکەش بشارێتەوە ئەوە ئەفم بوو ئەوها جۆرەکە لە ناپاچی زانستی تۆ هەڵبەستی ئەو کارە لەمەوە ئەکرێ دکتۆر کە جەناب و ئاماژەی پێکەی بڵێن فکر کەرەستەی هەیە بۆ نەتەوە بێتە کەرەستەیەکی فکری ئاین ئەبێ بیری چەپ ئەبێ سیکۆلار ئەبێ ڕازڕەو ئەبێ هەتا دوای یعنی هەربیرێک ئەکرێ بڵێن فکر کەرەستەی هەیە تاوەکو چێی بکات بێگومان ئەوە هەموو کەرەستەی فکرن ئەگەر فکر لەسەر ئیسەسی ئیش دەکات فکر لەسەر ئەو شتانە ئەو ئەڕاستانە ئیش دەکاتەوە وەکو کەرەستە خوان دەنوێنن چ ئاین بی چ ئەو بڵندەقە مێژویانە بیت نەتەوە بیت بڵێن فکری ئەو سەردەمانێکەوە ئەمڕۆ دەرکەوتون ڕۆلی خۆی هەیە بەڵام ئەوەی کە ئیبن خەلدون لە خۆناغێکی تەواو جیاواز ژیا ئەو لە بڵێن سەدەی نوێ میزانی هەشتم و نوێ میزانی بەڕاستی زۆر جیاوازە ئیبن خەلدون و دەتوانین بڵێن نووسینی مێژووی گواستەوە بۆ خۆناغێکی دی تەواو لەبەر ئەوەی ئەو ڕخنە لە مێژوو نووسەکانی پێشخۆی دەگرێت بۆ نمونە لە تەبری یاخو لە مەسعودی دەڵێ ئەوانە هەر نەستاون بە بەکارهێنانی فکریان بەڵکو تەنیا ڕاست و چەپ کۆیان کردووە نووسیتیان بەڵام پێویست ئێمە بچینە ناوناخی ڕیواتەکان و ئەحداسەکان بزان تا چەند دەگونجێ لەگەڵ لانی عەقلی ئەوە زۆر گرنگە لەبەرەوە ئیبن خەلدون دادەنرێت بە دامەزرێنەری فەلسەفەی مێژوو جگەلەوەی کەەوە بەکو دامەزرێنەری کۆمەڵناسیش سیر دەکرێت بەڵێ کەواتە مامۆستا سەلام تۆش کۆچی لەگەڵ ئەوەی کە ئەوانەی هێمامان بۆ کرد دیسان پێکێنەری کەرەستەکانی ناو فکرن نەتەوە ئاین ڕووداوەکان فکری سیاسی کۆمەڵایەتی هەتا دوایی ڕاستڕە و چەپڕە و هەر ناوێکی لێ ئەنەی ئەمانە هەموو بە هەموو ئەمانە ئەکرێ فکر چێ بکەن فکر دروست بکەن بێگومان بە وەک وتم وەک شتێک لەسەوەی دکتۆری ئێمە لە ئینگلیزی دوو شتمان هەیە بابرن ناسنامەیەک دەداتە تەبەری و شتێکی تشمان هەیە ناسنامەیەک دەداتە ئیبن خەلدون مثلەن دوو شەمان هەیە لە زۆر لە توێژینەوە بەکاردێت کۆلێکتین دەیتە یعنی کۆکردنەوەی داتاکان ئەم کۆکردنەوەی داتاکان لە هەموو توێژینەوەکە پێویستە ئەوی بەریکاری توێژینەوە بکات بەڕبەتابی تۆ لەسەر پرسێکی کوردی قسە بکەیت لەوانەیە زۆر پێویستی بەسەر چاوە نەبێت تۆ دەبێت لە خەڵکەکان نابگەڕیت کۆلێکتین کۆکردنەوەی داتا بکەیت دوای شتێکی کەشمانێ پێی دەڵێن پرۆسیجۆر یعنی پرۆسیجر ئەوە ئەم ئیجرعاتەی کە باڵێن تۆ ئامادەت کردووە تەبەری هاتووە ئەمەی لە وەرەقەیەکان نووسیوە وتیتی ئەوە کاری منە من ئەم شتانم کۆ کردوتەوە ئێوە بتوانن یەکلایکەنەوە بەڵام ئەوەی تەبەری هەرچەندە وەک دکتۆر گوتی لە ماوەی جیاوازترە و فکری ئینسانی بە ئاسایشتکەدا چووە ئەو ئامادەبوونی میتۆدە لە ئیشەکەی خۆی بۆ وەک دکتۆر گوتی ئەمە ڕخنی لەوانی پێشوش گرتووە نەک برێت
تەنیا خۆی شتێک تەقدیمکە ڕخنەی لەوانی پێشوش گرتووە بۆی توانیتی بەڕاستی تا ڕادێک نەک هەل لە ڕۆژهڵاتی ناوین بەڵکو لە ئەوروپاش ببێتە وەک کەسێک لە ئەوروپا هەیە لە بواری کۆمەڵناسی ناوی ئۆگستە لە گۆگست و پێش گۆگست بکەوێت یعنی ئەو بابرێن فەلسفەی مێژووکە ئەو دایهێناوە بەو قسەکردانەی لەسەر کۆمەڵناسی بەو هەبوونی میتۆدکاری لە کارەکانی خۆی بۆ ڕووداوەکان بەسەر تەبەڕی دەڕووداوی هینا ئەو تەنها ڕووداوێکی هەڵبژاردووە بەشیکردنەوە کە ئەمە لەگە ستاندەرێک دەگوندێ ستاندەرێکی ئەقلی بێت یان ستاندەرێکی نەقلی بێت بەڵام بڕاستی وەک تەبەری ڕاستە شتەکانی هەموو جێگای بەڵام بڕاستی دەوری خۆی تێدا زۆر کەم دەبینێتەوە لە کۆکردنەوە دەبینێت دوجار ئەبێ ئەمەش ئەکرێمەش بخینەوە ناو قۆناغبەندیەکی مێژوو جیاوازەوەی کارۆک و دکتۆر وتی تەبەری لە سەردەمێکا بوو لە سەردەمێکی جیاوازترەوە بەڵام لەمەوە ناگەینە ئەوەی کە ئێمە قسە لەسەر فکرەکەین ئایا هەروەکو چۆن قسەمان لەسەر کەرەستەکانی فکر کرد ئایا فکریش ئەکرێتە کەرەستەیەکی ململانەکانی ئینسان لە ناو مێژوەیە بە دیوێکی ترا بڵین تەواوی ململانە مرۆیەکان ململانی فکری بووە لە ناو مێژوودا ئەگەر بابلێن خورتکەینەوە بۆ ناو کۆمەلگەی کوردی ئەو هەموو ململانەی کە هەبووە سەرچاوی گرتووە لە مەسلەیەکی فکری چۆن بابلێن لە مارکسیزمە ململانێ جۆرێکە لە خەباتکردنی هەبوونی ململانێ پێویست بەردەوامیدانە بە خەبات ئەمەشن هەر هەمویان بابلێن تۆ برگێت هەموو پارتە مارکسەکانی کوردستان وەگری هەموو بەشەکانی کوردستان لەسەر شتی زۆر بەسیید لە ڕووی فکریەوە ئەمە لەمە جیابۆتەوە ئەمە لەمە جیابۆتەوە تۆ لەوانەیە تۆ بشمێریت ئەگە بابلێن لە دامەزراندنی کۆمەڵی مارکسی لینینی هەتاکو ئەمڕۆ چەندەها جیابوونەوە و دروست بوو ئەو جیابوونەوە هەموو لەسەر بنەمایەکی فکری بووە ئەمە دەڵێت ئالای شۆڕشکە کاتی خۆی لە کۆمەڵی ڕێزەران جیابەوە بۆچی جیابەوە یعنی کە سۆشیالیست بۆچی لە کۆمەڵی ڕێزەران جیابەوە زەحمە چێشان بۆچی لە سۆشیالیست جیابەوە هەستی دەکە دەگوت یەک لەوانە ئەوەی زەحمە چێشان کە دەڵێن ئەم سۆشیالیستەی کە بانگەوازی بۆ دەکرێت مەبەست سۆشیالیزم نییە بەڵکو ئێمە چەند گەنجانی چین دەمانێت با بڵێن ئەوە بەرجەستەکەین لە پارتەکەی خۆمان بۆیە ئەمە ناتوانین لەم قاوغا لەگەڵ برادرانە ئیشکەین چۆکە ئەمە خاوەنی فکرێکین دەمانێت ئەو فکری کە بانگەشەی بۆ دەکەیت ئەمە لە پارتێکی تکە سیاسی دەیدۆزینەوە نەک لەو پارتە سیاسی کۆن بۆیە لەو بنەمایەوەکە دەڵێن ئەگەر هەمووی مێژووی بابرێن پارتە سیاسەکانی کوردستان بە نمونە وەرگریت هەمووی عیبارەتێکە لە ململانێ و لە ئامادەبوونی هزر بەڵام یەک تشت دەمە ئیشارە پێ بکەم هزر لە کۆمەلگای کوردی وەک مۆدیری پۆشاکی ئافرەتان وایە مۆدیری پۆیانی چۆن ئێستا ئەو هەموو پارتە سیاسانەی کە بە بانگەشەی ئەوە دەکەن کە لەسەر بنەمایەکی فکری جیابوونەوە وانە ئێستا هەریەک لە ئەو نقطش هەریەک لەوانە ئێستا هەموو پارتە سیاسیەکانی کوردستان بانگەشەی دیموکراسیت دەکەن ئایا دیموکراسی؟ بەڵێ دوای دێمە سەر ئەوە لە نزیکی کۆتایی بەرنامەکە بەڵام مەوێت لە دکتۆر حەکیمەک و توێژەرێ بپرسم دکتۆر ئەکرێ بڵین تەواوی ململانەکانی ناو مێژوو ململانەی فکرە و فکر ئاڕاستەی ململانەکانی کردووە لە ناو مێژوودا بەڵێ بەدڵنیایی دەتوانین بڵین تەواوی ململانەکانی مێژوو لە فکرەوە سەرچاوی گرتووە جا ئەو سەرچاوە فکریە ئایا لە پێناو مەسەن فکری فراوان خوازی بووبی تەوەسوع مەسەن ئیمپراتۆرێک بیستوێتی بیری کردێتەوەکەوە دەیەوێ کە سنووری وڵاتەکەی ناوچەکەی فراوان بکە هەستا وڵات هەندێکی لاجی کردووە بیرکردنەوەکە وای لێ کردووە لە مەسەن لە فکری ئیسلامی وای کردووە کەوا مسلمانان پەل بەهاوێژن بۆ هەموو دەوروبەری خوان بۆی کەوە ئەو ناوچانە کۆنتترۆل بکەن و دەستی بەسەردا بگرن بیان بیخنە ژێر ڕکەفی خوانەوە لە پێناو گەیاندنی پەیام و فکری ئیسلامی نەک لە پێناو فەرزکردنی ئەو فکرە بەڵکو بۆ گەیاندنی بۆ شوێنەکان دیکە لە ڕوانگەی و یاخود لە وەکو فەرمانێکی ئاسمانی کە سەری دەکەن کەواتە ئەو شەوەیە ئەوەی کەوە بڵێن خاز درۆشمەکان کردیان فکری سەلیبی فکری تعسوبی مەسیحی وای کردکەوە هەڵبستن بە حملاتەکانیان هەشت حملەی بەناوبانگ و بە چەندین دیکە حملاتی بچووک بۆ بەرەو ڕۆژهەڵات چ بۆ وای لێکردن فکری ئاینی بۆ وای لێکردن لەگەڵ بەرژەوەندی ئابوووریەکان بەڵام ئەوەی کەوا دیار بوو ناوێکی ئاینی هەبوو کەواتە فکری ئاینی بوو ئەوەی کە ستالین و مۆسۆلینی و هیتلەر کردیان هەمووی فکری فاشیەت و فکری
بڵێن شوعیەت و دیکتاتۆریەت بووای لەکردنەوە ئەو هابکەن ئەوەی کەوا سەدام کردی فکری عروبی و فاشیزمی ئەو بووای کردەوە کەواتە ئەو ڕووداوانەی کەوا ڕوویان داوە باش و خراپیان بە باش و خراپیەوە هەمووی سەرچاوی ئەو فکراننکەوە ئەو کەسەی کە لە سەروی بڵێن هەڵگری ئەو فکرەیە ئەو کارێک کردووە بڵێن وەکو دەسەڵاتدارێک یان وەکو ڕائیدێکی فکری ئەو کارێک کردووە وەکو چاکسازێک وەکو مستحق ئەوە بەڕاستی فکر وای کردوەکەەوە ئەشتانە دروست ئەکرێ بڵێن ناتەواوی هەریەک لەم بەریە کەوتو ململانە فکریانە لە ناو مێژوودا دیسان ناتەواوێکی دیکەی بە دوای خۆیانەوەتەوە ئەگەر وەکو بەڕێزی ئێمات بۆ کرد ئەگەر بۆ ململانەی ئاینیە بۆن مە خاش دروشمەکان دێن بە ناوی جەنگی پیرۆزەوە بۆ داگیرکردنی قودس حەوت بۆ هەشت هێرشی خاش دروشمی بۆ ناوچەکانی ڕۆژهەڵات دەست پێەکە ئەگەر ئەمە ناتەواویەکی تێدا بێت چ کاریگەریەکی هەیە لە ناو مێژووە و تەنانە بۆ ناتەواوی لە ناو فکری ئاینیا کە بە دافعێکی ئاینی هێرشیان هێنا بە هەمان شێوە ئەگەر داگیرکاریەکی نەتەوەیی بێ ئەگەر داگیرکاری بۆ چاکسازی و بۆ فراوانخوازی بێ ینی ناتەواویەکان لەکوێ دروستەکاتەوە بەڵام ناوبڕێکی کورد وەرەگرن و دوای ناوبڕەکە وەڵامی پرسیارەکەم بەرەوە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان جارێکی تر سەڵاو ئەگەر بیرت ماوێ بەر لە ناوبڕەکە هێمامان بۆ ناتەواوی بەریەکەوتن و ململانە فکریەکان کرد لە ناو مێژوودا ئایا تا چەند دوجار ئەمیش ناتەواویەکی دیکەی بە دوای خوایەناوە ئەوە حکمی مێژوو چیە لەسەرمە ئەگەر مەبەست ناتەواوی لاانە نێگەتیڤی ئەو نێگەتیڤەکەی ئەو بەدڵناییەوە هەر شتێکەوە لەسەر ئەساسی ناتەواوی دروست بێت بێگومان دەرەجامەکانشی ناتەواو دەردەچن لەبەرەوە بۆ نمونە ئاین خۆی دەکرێت تۆ وەکو کەرەسە و ئەمرازێکی باش و تەندروست بەکاربیێنی بۆ خزمەتکردن لەمان کاتدا دەتوانیت تۆ بە شێوازێکی ناتەواو و نادروست بۆ بە شێوازێکی دەماری جیرانە تعسوب بەکاربیێنی ئەوە بێگومان ئەنجامەکەی ئەگە وەڵامەکەت بیر نەچێ پەیڕەوکردنی میتۆدی زانستیانە بۆ نووسینەوەی مێژوو دەخالت لەم جۆرە ناکۆچیانە و ناتەواویانە ئەکات یاخود ئەو هەر لەسەر ڕێڕەوی و هێڵی ڕاستی خۆی شەکات بێگومان میتۆدیش زۆرجار دەکەوێتە ژێر کاریگەری ئەو بیئەیە ئەو ژینگەیە ئەو شوێنی کاتیدا دەنووسرێ میتۆدی زۆر مەسەن ئەسە لە ئەوروپا ئەو میتۆدێکەوە کاری پێ دەکەن چییە؟ یعنی ئەوەیەکەوە ئەوان باوەڕیان پێێتی و بۆ بەرژەوەندی خوان دەنزان بۆ بەرژەوەندی خوانە بۆ نمونە ئەو میتۆدێکەوە ئەوان بەرامبەر بە مێژووی موسڵمانان پەیڕەوی دەکەن تاو جیاوازە لەو میتۆدێکەوە ئەوان بۆ خوێندنەوەی مێژووی خوان تەماشای پەیڕەوی دەکەن واتە دوو بڵێن بە دوو شێوازی جیاواز بەڵێ وەڵامەکەش تەواوکەیت بەڵێ پێشوو ئێتمە بەس ناتەواویەکانە ئەوەی کە ئێستا ئێمە دەبینین ئەو واقعیکەوە ئەمڕۆ بەڕاستی بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا پێشتر ڕنگدانەوەی ئەو فکرانەیە ئەوەی کە ئێستا ئەو ململانایە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژئاوا بۆ نمونە نێوان جیهانی ئیسلامی و جیهانی ڕۆژئاوایی هەیە بەشێکە لەو ململانەیانە کە کەسانێک هەوڵ دەدەن لە سەردەمی ئەو ڕۆماندا لە ڕۆژهەڵات و موسڵمان و مەسیحیەکانیش بەوەیکەوە بڵێن سپردێک دروستکەن وەکو حیوار لە نێوان ئەو دوو فکرە فکری ئیسلامی و فکری ڕۆژئاوایی بۆ ئەوەیکەوە بگەنە حدێکی بڵێن ئەنجامێکی ناوەڕاست هەلێکی وەسەط بۆ ئەوەیکەوە لاانە کۆکەرەوەکان لاانە هەڵبەشەکان ببینەوە ناو لێوانەدا ئەوانە زۆر جار فەشەل شکست دێنن لەبەرچی لەبەر ئەوەی لانی بەرژەواندی زاڵە بەسەر لاانە فکری لاانە میتۆدەکەدا بەڵێ فکر و ململانەکانی لە ناو مێژوودا هیچ کاریگەریەکیان هەبووە لەسەر ئاڕاستەی گۆڕانکاریەکانی ناو مێژوو بێگومان کاریگەری هەبووە بۆ نمونە ئەو شەڕانی کە بنمونە دەهێنە چکە زۆر گەورەترین ڕووداوی سەدەکانی ناوەڕاست جەنگی خاجرۆشمەکانە لەبەر ئەوە بنمونە دەهێنینەوە یعنی ئەگەر بێت و ئەو جەنگانە ڕویان نەدابە بۆ نمونە وەلو ئەگەر لە بێژوودا نابێ بڕێن ئەگەر ئەوهانە بە بەڵام جەدەلان ینی ئەگەر ئەو ڕووی نەدابە ئەوە ئێستا لەوانەیە ئەو واقعەکە ئێستا ئەمە تێداینە بەو شێوازە نەبووە ینی لەبەرچی لەبەر ئەوەی ئەو ڕووداوە شڕەکانی خاجرۆشمەکان بۆ هۆی ئەوەی کە ڕۆژئاواییەکان هەست بە خاڵە لاواز و بەهێزەکانی موسڵمانەکان و ئاینی ئیسلام بکەن دواتر لە ڕێگەی ئەوانەوە ئەوان بگوازنەوە هەرچی سەرچاوە و تێگەیشتنی خوانە دەست بکەن بە توێژینەوە لەسەر کۆمەڵی ئیسلامی و کار بکەن لەسەر خاڵە لاوازەکانی و بۆ لاوازکردنی و بۆ ئەوەی هەوڵ بدەن بە هیچ شێوەیەک موسڵمانەکان نەگەنە ئەوەی کە ئەوان دەیانەوە و سەر بە خۆ نەبن ئەوە ئەچەندە ئەوە لەلاکەوە پەیوەستە بە مەسلەی تیۆری بڵێن کە پێی گوتم ئامەڕە بەڵام لە ڕاستیدا
ئەو حقیقەتێکە پێویست ئێمە دانی پێدا بنێ. بەڵێ مامۆستا سەلام تۆ زۆر جار لە نووسینەکان تا وشەی حتمیەت بەکارێنی ئەو ململانە فکریانەی لە ناو مێژووداە وەکو مامۆسا هێمای بۆ کرد بۆ نمونەی سەدەکانی ناوەڕاست بڵین ململانەی ئاینیەکان جەنگەکان دەرهاویشتەکانی بەریەکەوتنەکان کە زادەی بەریەکەوتنی فکریە ئەمانە حتمیت ئەبواە ڕویان بدایە لە ناو مێژوودا یاخود ئەگە بیبەمەوە بۆ پرسیارەکەی دکتۆر بیبەستمەوە ئەم ململانە فکریانە کاریگەریان هەبووە لەسەر گۆڕانکاریەکانی مێژوو بەڵێن ئەگەر بابن زیاتر خوردێکینەوە ئێستا لە کۆمەلگی خۆمان با دوور نەکەوینەوە بابلێن زیاتر بە نمونونەکە دیارکرااو بێت ململانەی نێوان مێرنشینی بابان لەگە مێرنشینی سۆران کە ئەوەی باڵێن بە توێژینەوە کە مێرنشینی سۆران دەخینەوە لەگە مێرنشینی بابان ئەو ناسنامێنی ئەوەی کە لە زینی مرۆڤ دروستیان کردیە بە ئاسانتر شارێکی وەک کۆیە دوور نەڕۆی شارێکی وەک کۆیە هەتا هەبوونی ئەم دوو مێرنشینە بوو مابوون هەردوو مێرنشینی سۆران و بابان مابوون خاڵێکی ململانەی نێوان ئەو بنەماڵەیە بوو یعنی ئەو دوو بابلە مێرنشینی سۆران و مێرنشینی بابان بوو لە لای بابلێن ئەوەی کە دراسی مێژوو دەکات ئەم مێرنشینانە زیاتر لەسەر ئاسیی بابن فراوان خوازی دروست کرابوون بەڵام بە خوێندنەوەی ئەمڕۆ ئەم جۆرەکە لە ناسیۆنالیزم یعنی با بڵێن مێرنشینی سۆران ویستویەتی فلانشت دروست بکات مێرنشینی بابان ویستیتی فلانشت دروست بکات بەڵام کە تۆ نامەکانی نالی و ساڵم دەخوێنیەوە ئەوە نابینیت یعنی ئەو تۆ ئەم مێرنشینە ئەم وێنەیە نابینیت کە لە زەینی تۆ دروست کراوە کە با بڵێن ئەم مێرنشینە ئامانجی بووە کە دەوڵەتێکی کوردی کە کیانێکی کوردی بۆ خەڵکی کورد دروست بکات بە هیچ جۆرەوەنەوە دوو خاڵێکی تر لە بەرهەمەکانی فکر ئەو ململانەیە تۆ ئەگەر دراسەیەکی بابرێت تاکەکانی ناو ئەو دوو مێرنشینە بکەیت چ مێرنشینی سۆران و چ مێرنشینی بابان تاکەکان ژیانن لە ئێستا ناخۆشتر بووە ئەنی ژیانە خۆشیەکە تەنها بۆ میرەکان بووە ئەنی بە ئەمە چی تۆ وێنەیەکت پێ پیشان دەدەن کە دەڵێن ئەمە ڕەمزێکە بۆ مێرنشینی کوردی لە ئێستا لە گواستراوەتە بۆ شەخ حەموود و دوایە ئەمەی تا ئەمڕۆی لێ دروست بووە بەڕاستی وە نییە چونکە ئەوەی کە لەو شوێنانە بوو دوو شتی زۆر زۆر جیاواز گوتمان یەک لەوان خەباتەکەی وان لەسەر فراوان خوازی دروست کراوە ئایا کۆیە سەر بە سۆران بێ یان سەر بە بابان بێت جای چێشیان لەوەدا بوو ئەمە لەکوێی ناسیۆنالیزمدایە دووش ئێمە وا هەز دەکەین با بڵێن کە دەین ئەو مێژووی ئەو میرنشینانە دەخوێننەوە تاکەکان هەموو لە جرسایە هەموو لە دیاربالێدان وشتۆنە و ژیانێکی زۆر خۆشگوزەرانیان بردوتە سەر بەڕاستی ئەلادین سوجادی دەڵێت کاتێ بیر لە میرنشینی بابان دەکەینەوە تاکەکان وەک کۆی لە دەژیان میرەکانیش وەک میر یعنی بە ئەم ژیانەی با بڵێن تایبەتکردنە بە میرەکان خۆیان بە هیچ جۆرە ڕەنجی نەداوەتەوە لە سەتاکەکان بۆیە مەبەستەکەی من چییە لێرە فکر ئەوەی کە با بڵێ ئێمە بە ئەوان خەڵک ئەوەی کە توێژینەوە دەکات دەزانی ئەمە کەرستەکەی لەسەر فراوان خوازی دروست کراوە کەرستەکەی لەسەر سەرکاری دامەزراوە بڵێ فراوان خوازیەکان پاساوەکەی یعنی کەرەستەی ململانەکان بەڵام بە فراوان خوازی پاسایان بۆ هێناوە بەداخەوە سیکولاریزمی ئەمڕۆ دەیگۆڕێت ئەگەر ئەگەر تۆ وەریگرێت تۆ کێشەیەکت لە بابلێن لە نەوچەی بادینانە بۆ مێرنشینی سۆران دەڵێن ئایا بەوە چارەسەر دەکرێت تۆ مێرنشینی بادینان و ئامێدی و ئەوانە حتا میر خۆی میری سۆران دەڵێ کاتێکە ئامێدی دەگرێت زۆر شارازی بەوە دەکات کە بابلە ئەو پێشبەرگانی کە زۆر بە دڕندەی بابلەگە ناوێن بنین پێشبەرگە زۆر بە دڕندەی هێرش دەکەنە سەر میرنشینی بادینن ئایا میرنشینی بادینە چی تێدا بوو هەر کورد نەبوو هەر ئەو کوردەش هەر بانگەشی کیانێکی سەر بەخۆاتە ئەمەم باتەوە سەر و پرسیارەی کە ململانە فکریەکان تەجاوزی سنوورەکانی جەنگەکەن بەڵێ بێگومان یعنی بە تۆ ئەگەر هەر وەک دکتۆر باسی کرد فاشیزم هەر فکر بوون نەیجوڵاند
چی دەشین بوو ئەوەی سۆڤێت کۆمەنیستی با بڵێت جوڵاندی فکری کۆمەنیستی جوڵاندی کە شەڕەکە بڵێت تۆ ئەو هەمووانەکە وەگری لە هیتلەر و ستالین و مۆسۆلینی ئەوانە هەر یەکەچەند فکرێک جوڵانیتی بەڵام هەنە هەمووی کۆتاییەکەی بە نەهەمەتی بۆ بەڵام گەر بچمەوە سەر و پرسیارە جەوهری و پرسیاری لە بەڕێسم کرد ئایا ئەمانە ئەگەر لە ناو مێژوایە لە فەلسفەی مێژوە ئەگەر شاراوەکانی پشتی ڕووداوەکان بخوێنینەوە ئەمانە حتمی بوون بە خوێندنەوەی واقعی ئەو کاتانە دەبوو هەرە ململانە فکریانە ڕویان بدات تۆ خاون بەرنامەکەی خۆتیت ئەو بەرنامەی کە تۆ ئیش لەسەر فاشی دەکەیت یەک لەوان بە من دوور نەڕۆ ئیش لەسەر کۆمەنیستی دەکەیت کۆمەنیستی غەیری خۆی با بڵێن ئەوەی لە بەرنامەکەی خۆی نەبێت نایخوێنتەوە لە هەفتۆ هەموو مێژووی سۆڤێت بخینەوە لە ساڵی 1970 هەتا 1990 تۆ کەسی تر لە کەسی غیری کۆمەنیستی لە سۆڤێت نادۆزیەوە کەسێکی وەک ترۆتسکی بەو مەسەلەی ستالین ڕازی نەبوو لە ئەوروپا تیرۆری کرد یعنی هەر هیچ کەسێک تۆ نادۆزیەوە کە با بڵێن ئەو کۆمەلگایەکی داخراو بەڵام بەداخەوە ینی ئەو کۆمەلگا داخراوە لە لای کۆمەنیستی کورد گەورە کراوە واگۆک چۆن دەڵێن لە مۆسکۆ باراندەباری تۆ لێرە سەیوان هەڵدەدەی ئەو تاریخە ڕەشەی ستالین تا ئەم دوایە نەبێ لە هەموو تاکێکی کورد شاراوە بوو بەڵێ دکتۆر حەکیم تاقیبێکەیە لەسەر بۆ چوونەکانی مامۆستا سەلام وڵا سەبارەت بە مێژووی کوردی نوێ و هاوچەرخ بەڕاستی گوناح ئەمە ناوی بڵێن فکر ئەو فکر بەمانە فراوانەکەی تەطبیق دەبێت لەسەری قوڵەکەی بڵێن وەکو بڵێن فکرێکی نەتەوەی فکرێکی ئابووری فکرێکی ئاینی نەخێر بەداخەوە بەڵکو تەنها فکری بەرژەوەندی و فراوانخوازی و پاوانخوازی و زەعامەت یعنی عاتیفە تەنانەت ئامادە بوون ئەو سەرکردانە بەداخەوە لە قوربانیدان لە پێناو ئەو فکری کە باوەڕیان پێێتی هەر فکرێکە لە پێناو گەیشتن بە زەعامەتێک و تەنازولی بکەن مساوامی لەسەر بکەن بۆی کابگەنە مەسەلەی جیاببوونەوە شتەکان هەموو لەسەر ئەساسە بووە بۆ ئەوەی کەوە بە زەعامەتی کەسێکی کە ڕازی نەبووینە ئەو بیوکردی بوویتە زعیم کەواتە ینی فکر بە معنە قوڵەکەی زۆر زەحمەت حزوری هەیە تاکو ئێساش لە مجتەمەعیمە لە مێژووی کووردا بەداخەوە دکتۆر زۆر جار هەرە شکست وە دوا هاتن و نسکۆکان لە مێژووە کاتێک کە ڕوویاوە فکر لی بەرپرسیار کرد ئایا ڕاستە یعنی فکر تا چەند بەرپرسیارە لەم هەرەسانە ئەکرێ فکرێک ناتەواو بێ یا فکرێکی ناکامەڵ بێتە هۆکاری هەرەست و شکستەکان یاکرێم هەر خوێندنەوە بۆ فکر بە شێوازێکی تەندروست و حاڵەتە پۆزەتیڤەکە بکەین بەڵێ تاوان هەر چۆن مێژوو بە فکر بەرپرسیارە لەوەی کە دەرئەنجامێکی دروست بۆ ڕووداوەکانی لێ بکەوێتەوە بە پێچەوانەکەشی ڕاستە دیارە هەر ناتەواوێک کە لە فکر دروست دەبێت و بڵێن بەرجەستە دەبێت بۆ واقع دیارە ئەوەش ناتەواوی شکستی لێ دەکەوێتەوە واتە بە پلەی یەکەم ئەوەی کە بەرپرسیارە لە بەرامبەر هەر شکست و نشوستیەک هەر هەرسێک بەسەر هەر ملەت و نەتەوەیەک دادێت بێگومان بە پلەی یەکەم فکری بەرپرسیارە چونکە ئەو سەرچاوی دەرچوون و بڵێن سەرهەڵدانی ئەو ڕووداوانە بووە وێنە و ئەزمموی زیندومانەیە لە ناو مێژووە بۆم حاڵەتانە بەڵێ بێگومان دەکرێت بە هەردوو حاڵەتەکە سەیری بکەین ئێمە بنسبەت ئەو ناتەندروستی و نادروستی ناتەواویەکەوە هەیە بۆ نمونە لە جەنگەکانی خاز دروشمەکان بۆ نمونەکەوە بە ماوەی 200 خایاند دەبینین ئەو ڕووداوانە لەبەر ئەوەی لە باگراوەند و عقلیەت و فکرەیەکی دەمارگیری سەرچاوی گرت بوو بۆ هۆی خوێن ڕێژێکی زۆر کاروکارێکی زۆر کە بەسەر ڕۆژهەڵات داهات و بە چەندان نەتەوە میلەتی ڕۆژئاوایی ئەوروپی کە ڕوان لە ڕۆژهەڵات کرد بە شێوازێکی هەمەجی بەربەری ئەوەی کە خراپ بە خراپترین شێوە بڵێن ڕوبەڕووی مسلمانەکان و خەڵکی دانیشتوانی ڕۆژهەڵات بوونەوە ئەوە وای لە هاتکەوە بڕێن ئەو نەهامەتی و ئەو هەرسەی لێ دروست بێتکەوە باسی دەکەین ئەگەر ئێمە ئەمەش بە دیوێکی ترا ڕوون بکەینەوە زۆر جار ئەبینین بە تایبەتی لە قۆناغی ئێسا باسی خراپ بە دەرخواردانی خەڵک فکری خراپ یعنی ڕەن فکری خراپ دەرخوار دەدرێت یعنی شتیوە ئەسڵی هەیە لە مێژووە ئەسڵێکو بنەمایەکی هەیە یاخود هەر فکر ئەوەیە کە چوارچێوەیەکی شکەڵگیری گرت و مرۆڤەکانەکەونە ژێر کار کردیەوە هەروە گوتم هەر فکرە تەرجەمە دەکرێت بە واقع بۆ بڵێن لانی تەطبیقی ئیتر کەسێک کارێک ناکە پێش ئەوەی کەەوە فکرێکی نەبێ
ڕوانی نەشینەبی بۆ ئەو کارێکەوە دەکاتواتە ئەوەی کە پاڵی پێدەنا ئەوی شەی بکە دیار فکرەکەیەتی ئەوەش بنسبەت ڕاستی واقعی ئێمە زۆر هەستی پێ دەکەین و زۆر زاریش دەبینین کە ئەو زۆرە فکرە و بۆ چونانەیەکەوە بە خەڵکی پێتەڵقین دەدرێت دەرەنجامی خراپی لێ دەکەوێتەوە کو دەڵێ لای ئەحمەد و عوقباها بەڵام لە عینی کاتیشدا ئەمە ئەوشمان لەبیر نەچی ڕوێکی دیکەشی هەیە لاەنە فکرێکەکەوە ئمە فەرامۆشی نەکەین بەسدانە بڵێن لاەنە سەربیەکەی باس نەکەین بەڵکو لانە ئیزاویشمان هەیە هەر هەمان فکر هەیە کە بە شێوازێکی تەندروست پێڕەو کراوە و ئاڕاستە کراوە دەبینین ئەنجامی زۆر باشی لەکەوتوتەوە و بۆتە نمونەیەک پیشاندراوە لە مێژووی مرۆڤایەتیدا بۆ نمونە لە هەر لە سەدەمی حروبی شەڕەکانی خاز دروشمەکان سەدەمی حروبی سەڵبی سەلاحەدینی ئەیوبی کەوایەکێک بووە لەسەر کردە هەرە دیارەکانی ئەو ماوەیە دەبینین بە حکمی ئەو فکرێکەوە کاری لەسەر دەکرد و ئاراستەی دەکرا لەنان ئەو فکرەوە بە شێوازێکی دروست پێی ڕێوی دەکرد بەهۆی ئەوەی کەەوە باشترین جوانترین نمونەی پێکەوە ژیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە فەڵەستین لە شوێنە پیرۆزەکان پیشامدا لە نێوان مسلمانەکان و مەسیحیەکان و جوولەکەکان کە تاوەکو ئێستاش بڵێن لە دوای ئەو بەڕاستیەوە بزر بوو لە دوای ئەو ئیتر ئەو جارێکی دیکە ئەو بەریەککەوتن و پێکدادانە دەستی پێکردەوە لەبەرەوە لە سەدەکانی ناوەڕاستدا جوانترین نمونە پیشاندرا کە ڕێکدانەوەی فکرێکی تەندروست و ڕاست بوو تاوەکو ئەمڕۆژ بڵێن خەڵکان و سیاسەتمەداران و ڕۆشنبیران تەمەنا دەکەن و خۆت بە هیوان کەوا ڕۆژێکی وەکو ئەو سەردەما دووبارە بێت ئەگەر نەگەڕێنەوە سەرسەرەتای پرسیارەکان بۆ ناکامەڵی فکریان ناتەواوی ئایا ئەمەی بەڕێزی هێمای بۆکەی بە تایبەتی کە باسی ناکامەڵی وە خراپ بەکارهێنانی فکرەکەین کە دەرخواردی خەڵکە درەیە تعمیمەکرێ بەسەر کۆمەلگادا ئەمە ئایا بۆ مێژووی ڕابردووی کوردیش هەر دروستە بۆ ململانە فکریەکان بە هەمان شێوە بەتەکی دروستە ئەسڵەن زۆر زیاتریش هەستی پێ دەکرێت لە ناو کۆمەلگەی ئێمە لەبەر ئەوەی ئەو کەسانێک کە بڵێن سەرمەشق بوون و ئەو کەسانێک کە بڕیا لە دەست بوون یاخود بە حساب بخوان بە وا حسێب کردووە کە ساحب فکرەکەن ساحب هزرێکم دانەوە بیگەێنن لەبەر ئەوەی خوان زۆر زار ڕاستگۆ نەبوون لەگەر فکرەکانیان لەبەر ئەوەی ئامادە بوون کە مسامە بکەن و تەنازول بکەن لەو فکرانێکەوە هەڵیان گرتووە بۆتە هۆی ئەوەیەکەوە خەڵکانێکی ناتەدروست پەروەردە بکرێن و بە دواتر شکست و نوشوسی لێ بکەوێتەوە. بەڵێ مامۆستا سەلام ئێمە وەکو کورد تا چەند مەحکومین بە ناتەواوی فکری و ناکامەڵی فکری کە تووشی بەریەکەوتنی جۆرەگە لە ململانەی فکری بوون و دەرەنجام دەرهاویشتە و نەتیجەیەکی خراپی بەرهەمیان نابێت. مێژووی کورد پڕە لە ناکاملی بە تایبەتی ناکاملی فکری بەڕاستی ئێمە ناکاملی فکری بەرهەمێکی ناکاملی دەبێت. ئێمە هەموو شۆڕشەکانمان هەموو ڕاپەڕینەکانمان هەمووی ئاخری بە ناکاملی تەواو بوون ینی هەموو کۆتاییەکیان هەبووە کە تاکەکانی کۆمەلگە چاوەڕێی ئەم کۆتاییان نەکرد لە شۆڕشی شێخ محموودەوە بگرە لەگەر هەموو شۆڕشەکانی بارزان و ئەوانە هەموو ئەوەی پێشتر هەر هەمووی چووکە ئەو فکری ئاراستەی کردوون وەک دکتۆر گوتی با بڵێن قیادەکە خۆی ڕاستگۆ نەبوو بەرامبەر بە فکرەکە بۆیە ئاخری لە کۆتاییدا با بڵێن ئاکامێکی ناکاملی هەبووە خۆی لە مەسلەی فکرە ئێمە دوو شتمان هەیە مەسەن فکر کارکتەر دروست دەکە بەڵێ کارکتەری ڕیاسی و جۆرێک لە نخبە دروست دەکات بەڵام تۆ سەیری کە لە مێژووی کووردا بە تایبەتی لە سەدەی بیستا ئەم فکرە و ئەم کارکتەر و ئەم نخبەیە زۆر بەلاوازێتە بەرچاو یعنی ئەوە نییە یەک لەوانە مثلەن جەمال نەبەس دەڵێت وردە بۆ ژوای کوردی کە با بڵێن زۆربەی لە پانجاکانەوە وەرگرا هەتا کۆتایی با بڵێن ئەفتاکان ئامادەجیان هەبووە لە شۆڕشی کوردی بەڵام کە فکرەکە لەگەر کۆمەلگەکە تێکی نەکردوتەوە یعنی چۆن ئەمە ئێستا با بڵێن کۆمەلگەی نخبە کوردیەکە ئەوەی هەموو لە پارتە سیاسیەکان ئیشی کردووە ئەوەی لە سەقافە ئیشی کردووە ئەوەی هەر لە هەر شوێنێکی بڵاوکردنەوە ئیشی کردووە ڕاستگۆ نەبوو بەرامبەر کۆمەلگایکی خۆی تاکەکانی کۆمەلگا یعنی تاکەکانی کۆمەلگا لە بەرەیەک بوونە نخبەی کوردی لە بەرەیەک بوون بۆی ئەم با بڵێن ئەم ئیزدواجیەتە لە شەخسەتی نخبەی کوردی بە تایبەتی ناوکەوانە نخبەی چەپی کوردی لەگەر ئەم تاکە موسڵمانەی دینداری تەقلیدی بێ یان دینداری دروست بێت
تێکی نەکردوەوە کە تێکی نەکردوتۆن نەتیجەیەکی ناکاملی دروست کردووە کە زۆرێکە لە نەهامەتی زۆرێکە لە هەراس ئەمەی جەناب و ئاماژەی بۆکەی پێ دوانێ یعنی جارێتتر بگەڕێنەوە بۆ ناو مێژوو نخبە خەیتەوە بەردەم بەرپرسیارەتی چکات دوجار ئەو فکرە لەلایەن نخبەوە تیۆریزە کرێ دوای تیۆریزە تەرجەمە کرێ بۆ ئەمری واقع یا تعمیمە کرێ بەسەر کۆمەلگاوە ئەبێ بە ئەمری واقع هەست ناکەی دوجار نخبەش بەرپرسیارەتێکیە لە خراپ بەرهەمێنانی فکر لە ناو مێژوودا بێگوم بەڵام لێرە ئێمە دوو کێشەمانەیە یعنی هەم فکر هەم کارکتەر هەر دووچیان با بڵێن بەرپرسیارن لە دروستکردنی ئەو ناوکاملی ئەمڕۆ ئەگەر ئەو فکرەیە کە تا ئێستا لە پشتەوەی شۆڕشەکانی کورد بووە ئەگەر فکرێکی سەلیم باە کامل باە ئەم ئاکامە ناکاملی نەدەبوو ئەگەر با بڵێن ئەوەی کە ئەگەر بەشێکی تری لەم فکرە کامل باە تەواو باە باش باە کارکتەرەکانی ویان لێ کردووە کە بەڕاستی ئەم فکرە لە شوێنی خۆینیم ئەو کۆنتێکستەی کە با بڵێن فکر لەوە دەرنەچووە بڵێن لەو نخبە ڕیاسیە دەرنەچووە لەو نخبەی کە لە پارتە سیاسەکان ئیشی کردیە لەو نخبە خوێنەواری کە با بڵێن لە ڕۆژنامەگەری کوردی ئیشی کردووە شۆڕ نەبووتەوە بۆ با بڵێن تاکەکانی کۆمەلگا بزانە کۆمەلگەش تاکەکانی کۆمەلگا ئەوەی لە دەرەوەی پارتە سیاسەکان و ئەوەی لە دەرەوەی بابرێن نخبەی سەقافی ئایا هەمان بۆ چوونی هەبووە نەخرد بۆ ئەو کاتە شۆڕشێک کە لە ناو چوو بێت نخبە با بڵێن زەرمەندێکی زۆر ئەتەوێ بڵێ ئەو واقعی ئەمڕۆ بەرەماتووە لە بەریەکەوتنی فکریاوە ئەم واقعی کە زۆربەی خەڵک یا کۆمەلگا کۆکن لەسەرەوەی کە گلیان لێ هەیە مەوداکەی قوڵترەوە بۆ ناو مێژووە بێ بیگەڕێنینەوە بێگومان درێژکراوەی ئەو مێژووی ڕابردووە چونکە ئەم نخبەیە نەیتوانیە کار لەسەر شتێک بکات بابرێنەوە دووەوە هەتا 2014 نەیتوانیوە کەسێتێکی کوردی دروست بکات کەسێتێکی ئابووری کەسێتێکی سەقافی کەسێتێکی بابرێن ئێستا لە یۆنان لەوانەیە زۆر سێرت پێبێت لە یۆنان زۆربەی ئەوانەی کە دەگیرێن ئەو کوردانی کە تووشی سەفەر و ئەوانە دەبن دەگیرێن شوانێک خەبەریان لێ دەدات شوانێک چووکە وەلای بۆ دەسەڵاتەکەی خۆی هەیە چووکە دەسەڵاتەکەش بەشێکە لەو ئەنی زۆر گەنگە چووکە ئێستامە لە کوردستانە بەڕاستی دەسەڵات لە بەرەیەکە کۆمەلگا لە بەرەیەکی ترە بۆی لەم ڕوانگەوە کە دەبێنێ ئەم دوو شتە پێچەوانە هەن شوانی کوردی ئەو کەسەی لێ دروست نابێت کە بەرە وەلای بۆ دەسەڵاتەکەی مامۆستایەکەی زانکۆەوەی لێ دروست نابێت هەر هەکام ئەوەی تۆ بە شێوەیەکی کەسی ئاغەکەمەوە بۆ سۆراغی وەکوڵێ ئەو سۆراغی ئێمەیکن لە مێژووە یعنی ئەکرێ فکر بە مەحکوم بزانین لە بەرامبەر هەموو ئەو ناتەواوی و ناڕێکیانەی کە لە ناو هەم سیستمی سیاسی هەم لە ناو ڕەوتی مێژووی ئێمە هەم دیسان بە دیوەکی دیکە لە ناو سیستمی ئیداری ئێمە پەیڕەوەکرێ یعنی فکر مەحکومە بەمانە بەڵێ ئەم فکری تا ئێستا ئامادەجی هەبووە لە پشتەوەی هەر شۆڕشێک لە شۆڕشەکانی کورد کە ئەم ناکاملی ئەمڕۆی دروست کردووە بەشێکی زۆری بەبەر ئەو فکرە دەکەوێت بەشێکی بەبەر کارکتەرەکانی ناو مێژووی دەکەوێت ئەم دووە بەڕاستی وایان کردووە ئەمڕۆیان کە دروست کردووە کەسێک خۆی نابێنێت ینی ئایندە نابێنێت یعنی وەکو چۆن کاتی خۆی سامل بکێت لە پەنجەکان لە ئەمریکا شانۆگەری بێهودەی نووسی ینی لە 16 لە ئەوروپا هەموو چیان نووسیت با بڵێن دادایزمیان نووسیت دادایزم لەگەر ئەوەی ساموێل بکێت چییە ینی مرۆڤەکان مرۆڤی بێئومێت مرۆڤێک ناچالاک مرۆڤێک ڕژبین ئێستا تۆ زاری هەر کەسێک بکەیەوە لەو کۆمەلگایە بەڕاستی بە جۆرێکی ترت تەمەشە ژیان دەکا یان ئەم با بڵێن ئەم کەسە نییە کە چاوەڕێ دەکات چونکە بەڕاستی نەتوانرا دروستی بکەیت بەڵێ من ماوەی بەرنامەکەم تەواوە بێ دوا دەرفەت تێمە گەر قسە لەسەر بەریەکەوتنەکانیا وەزیفەی فکر لە ناو مێژووە لە ناو ململانیەکانە بە کورتی لە نیو خولەکە بۆ بینەران ڕوونی بکەیتەوە بەداخۆ ئێمە با بڵێن دەستەی پارتیەکانی کوردی هەموو پارتە سیاسیەکان ئیشیان لەسەر فکرێکی مردوو کرد بۆیە ئاکامێکی مردووی پێشکەشی مەکرد بەڕاستی ئەگەر فکرێکی بەڵام ئەمەش میراتی ڕابردوو بە بۆ چوونی بەڕێزی مایەوە هەمان شتی چۆن برە شتی میرنیشەکان گەورە کرا کەچی گەورە نەبوون بەڕاستی ئەوەی ئەمڕۆژ گەورە ناکرێت کە بەخۆی بچوو بێت بەڵێ دکتۆر دەرفەتێکیش بۆ تۆ بەڵام دەرفە ئەوەی تۆکەم بە پرسیارێ
ئایا ئەو ناکۆکی و بەریەکەوتنانەی ئەمڕۆ هەیە لە ڕووی سیستمی سیاسی ئیداری تەنانەت لە ئەو خراپی کە لە هەلوو مەرجە مێژوویەکانە باسەکرێ ئەکرێ بڵێن لە ئەنجامی ناکام بڵی ئەو میراتە فکرەوەیە کە لە ڕابردووە بۆ ئێمە ماوەتەوە وەرۆکو مامۆستا ئاماژەی پێکرد. بەڵێ پێگومان دیارە ئەوە زنجیرەیەک لە شکست و لە هەرس بڵێن وەلیدی ئەمڕۆنیە بەرهەمی ئەوڕۆنیە ئەوەی کە ئێستا تێدا دەژین بەڵکو زنجیرەیەک لەو قۆناغانەیەکەوە پێشی کورد پێدا تێپەڕیوە ئەوە جێچکە لە قۆناغەکان وەرۆ ئێستا کاتی ئەوەی هاتوو بەڕاستی بەس ئەوەی پێش زرا بگوتت فکر محکوم نییە بەڵام ئەو کەسەی هەڵگری فکرەکە محکومە ئەو کەسی کەەوە خۆی حساب دەکەن فکرێکی پێشی نییە ئەوە ئەو فکرێکە ناومان ناتەواوی فکری ئەوە محکومە دروستبوونی ئەم ڕووداوە. بەڵێ ئێستا کاتی ئەوە هاتووە کە بەڕاستی بە خۆداچوونەوەک بکرد لەلایەن ئەوانی کە بەخواان دەڵێن نخبەی ڕۆشنبیر یاخۆت بڵێن بژاردە و نخبەی سیاسی سیاستمەدار بە خۆداچوونەوە بکەن بۆی لەمە دووە عەڵەقەڵ ئەوەی کە بڵێن ڕۆیشت یان بنا بکەن لەسەر ئەو ئەساسە بۆی کە بنە خاوەن فکرێکی تەندروست بە هەدەفیان دروستبوونی کەساتێکی کوردی تەندروستبی لەو دەڕمان و دەڕوخانەوەی دەرونی و فکری کەواتیداتی ڕزگار بکرێت. یعنی ئەو ئەزمونەی کە باسەکرێ بۆ نمونە مامۆساش وەڵامیەوەیایەوە ئەزمموی بۆن من نخبە بەرپرسیابێک کە تیۆریزەی فکرەکە دوجار ئەم فکرە تەرجەمەکرێ بۆ ئەمری واقع و بەریەکەوتە و دەراویشتە و دەرەنجامەکانی لێ بەجێمێنێ دوجارەکرێ بڵێن لە ناو مێژووشە یعنی نخبە لە بەردەمە و بەرپرسیارێتە بۆ بە پلەی یەکەم دوجار اینجا ئەوانەی کە دێن تیۆریزەیەکەن یا ئەوانەی تەرجەمەیەکەن بۆ ئەمری واقع هەردوو نخبە هەردووچەند نخبەی سیاسی و نخبەی ڕۆشنبیر هەردووچان ئەوانە بەرپرسن و پێویستە کارەکانیان تاوکەر یەکتربی کاتێکەوە فکرێکی سەقەت دەبین لەلایەن دەسەڵاتدارەکان پێویستە ئەوان خستان هەبی هەڵوێستە نخبەی ڕۆشنبیر کاتێکەوە ئەو نەبوو کەواتە فکرە هەرس خواردووە ناتکام و ناتاوەکە بەردەوام دەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر حەکیم ئەحمەد مامۆسا لە زانکۆی سەلاحەدین و توێژەر لە بواری مێژووی ئیسلامی. سپاس بۆ مامۆسا سەلام ناوخۆش مامۆستا لە زانکۆی سەلاحەدین و توێژەر لە بواری فکری نەتەوەی و ئاینی. سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی سۆراغی مێژوو. زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست بم شێوەیەتمە کۆتایی سۆراغی مێژووی ئەمجارە تا سۆراغێکی دیکە بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم. کاتێکی خۆش خواتان لەگەڵ.